بەهۆی پێنەدانی موچەکانیان مامۆستایانی گرێبەست لە سلێمانی ناڕەزایەتی دەردەبڕن و داوا لە وەزارەتی پەروەردە و دارایی دەکەن ئەم سوکایەتیە ڕابگرن و جیاوازی لە نێوان مامۆستایانی میلاک و گرێبەست نەکەن. ئەوەتانێ وەک ئەبینن ڕۆژی دوێنێ مامۆستایانی بەڕێز دامەزراوە میلاک موچیان وەرگرتووە موچەی مانگی سێ ئێمە موچەی مانگی سێمان وەرنەگرتووە. جا لەبەر ئەوە تەنانەت بەڕێز وەزیری داراییش گوێ ناگرێ بۆ نووسراوی ئەنجومەنی وەزیران. باشە ینی بەداخەوە ینی ئێمە لە وڵاتێک هاژین کە ینی سەر تاپای ینی کارەساتە و ینی نازانین باسی چی بکەین. باشە ئێمە ئیتر وەک ئەوە لە کۆتایی هەرەوە نەڵم ئێمە زۆر ناومێد و ڕەشببینین لە بەرپرسار و لە دەسەڵاتدارانی هەرێم ئەگەر ئاوا حکمی ئەم وڵاتەکەن وەکەوەی کە 39 ساڵە حکومتا کردو ینی بەڕاستی ڕاشکانە پێیان بڵین کورسەکانیان لەژێر مەترسی و هەڕەشە و ئەوایە. کێشەکە ئێمە لە ڕابردووە کە داوامان کرد مامۆسایانی وانە بێژ بکرێ بەگرێ بەس داوامان کە لیستی ئێمە بچێتە سەر لیستی موچەخۆرانەوە بنیرێت بۆ بەخا بەڵام کە نەنرا دوایەوە کە موچەکان لیستەکە ئێمە نەچوو بۆ بەغا لێرە ئێمە کراین بەگرێ بەس لەسەر داهاتی ناوخۆ کە ئێمە تاکە چینین لەسەر داهاتی ناوخۆین تاکە چینی موچەمە لەسەر حکومەتی هەرێمی کوردستانە کە موچەکەمان پێ نەدراوە بۆ کارەکەشی ئەگەڕێتەوە بۆ خەمساردی وەزارەتی دارایی کە چەند وەختە ڕێزیان لەو بڕیاری ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت نەگرتووە کە ئێمە کراین بەگرێ بەست تا ئەوەی ئەو ڕێکارانی ئێمە لە وەزارەتی دارایی جێبەجێ بکرێت و موچەکانمان ئەمڕۆ هاوکات بۆیە لەگەڵ مامۆسایانی میلاکە. وەزارەتی پەروەردە و وەزیری پەروەردەکەی لەبەردەم بانکی هەرێم لە سلێمانی و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا مامۆستایانی گرێبەست ڕایان گەیاند پێویستە بە زووترین کات موچەکانیان پێ بدرێت هیچ پاساوێک نییە بۆ دواخستنی چونکە تەمویلی موچەی ئێمە لە داهاتی ناوخۆی هەرێمە و پەیوەندی بە بەغداوە نییە کەچی هەمیشە دوای هەموو توێژەکانی دیکە پێمان دەدرێت. ئەم کۆنگرێ لە کاتێکاکەین کە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران پێویستە موچەی مامۆسایانی گرێبەست لەگەڵ موچەی وەزارەتی پەروەردەیە دابەش بکرێ 6 مانگە وەزارەتی دارایی بەخۆی و جێگر و وتەبێژ و ئەو کەناڵە میدیانەی کە هەیەی نەیتوانیوە موچەی مامۆسایانی گرێبەست لەگەڵ موچەی وەزارەتی پەروەردەیە ڕێک بخاتەوە. ئەم جیاکاریەی کە سەردەمێک و چەند ساڵێکە وەزارەتی پەروەردەی گرتوێتەوە کە کەوتۆتە نێوان چینی مامۆسایانەوە یەکەم جار عیبەیە بۆ وەزارەتی پەروەردە دووهەم جاریش عیبەیە بۆ وەزارەتی دارایی کە نەیتوانیم جیاکاریە ڕێک بخاتەوە. ئێمە لێرەین لەبەر دەم بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی بۆ شەرمەزارکردنی ئەو جیاکاری کە هێشتا موچەی مامۆسایانی گرێبەست دابین نەکراوە. خۆم و ئەو هاوڕێیانی کە لەگەڵمان بۆ خۆمان لێرە نین بۆ 38,000 مامۆسا لێرەین کە هەمویان مۆبایلەکانمان داواکەن کە مامۆسا کەی موچەی مامۆسایانی گرێبەست دابەشەکرێت کە دوێنێ هەینی موچەی مامۆسایانی وەزارەتی پەروەردە دابەش کراوە. بەڕێزان ئەگەر حکوومەتی هەرێمی ئەم پەیامە بۆ حکوومەتە ئەگەر ئێوە خۆتان شکستان هێناوە لە کابینەیە شکستان هێناوە داراییکردن و داراییدانی حکوومەتی هەرێمدا ئەوە باجەکە خۆتان بیدەن با مامۆستایانی گرێبەست نەیدا. مامۆستایانی وانەبێژ کراون بە گرێبەست و ئەم گرفتیان لە دوای ئەوەوە کە بوون بە گرێبەست هەر بەردەوامە بەهۆی ئەوەی حکوومەتی فیدراڵ ڕازی نەبوو بە گۆڕینی ڕاژەکانیان و خەرجکردنی پارەی گرێبەست هەرێم بە ناچاری لە داهاتی ناوخۆ موچەیان پێدەدات بەڵام تا ئێستا موچەکانیان ڕێک نەکراوەتەوە و بەردەوام دوا دەکەوێت.